بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، سید قطب ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی نایابی مەشاهید القیامە فی القورآن الکەریم زۆر مەشهەد لە مەشهەدەکانی قیامەتی کۆ کردوێتەوە و باسی کردوون بەو تەسویرە فەنیەی کە خۆی ئەوێ باسی کات و خۆی یەکێکە لە فکرە زۆر گرنگەکانی سید لە خزمەتی قورئانە و تەفسیرەکەشی لەسەر بنیادناوە. سوورەتێکمان هەیە لە قورئانی پیرۆزە، هەر سوورەتەکە خۆی بۆ خۆی ناوی سوورەتی قیامەت، بۆیە مەشهەدی زۆر گەورە گەورە لەناو ئەم سوورەتە بۆ ئێمە بەیان و باس کراوە. بە سێ مەشهەد لەناو ئەم سوورەتە باسی قیامەت کراوە. هەمیشە ئینسان پرسیارێک ئەکا یەسئەل ئەیانە یەوم القیامە، پرسیارەکە کەیە ڕۆژی قیامەت، چ کاتێکە، چ ساتێکە، بۆچی نایبینم؟ ڕەب العالەمین چۆن وەڵامی ئەم پرسیارە ئەداتەوە؟ ڕاستە و خۆ خەڵکەکە ئەباتە ناو واقعی قیامەتە و لەوێەوە دەست پێ ئەکە. ئەفەرمێ ڕۆژی قیامەت ڕۆژێکی ئەوەندە سەختە کەیە فەئیذا بەریق البەسەر. ئینسان لە کاتی ترسی زۆرە چاوی ئەبڵەق ئەبێ، بۆیە زۆر کات ئینسان کە سەیری مردوو ئەکات لێ ئەترسێت چاوی ئەبڵەق ئەبێ، هۆکاری ئەو ترسە گەورەیە. کاتی بوومە لەرزەکە بەبیرمە هەندێک کەس چاوی ئەوەستا، مدەتێک چاوی هیچ جوڵە و حەرەکەی نەکرد، ئەوەندە ترس خەتەرەکە زاڵ ئەبێ بەسەر ئینسانە. چاو ئەبڵەق بوونی ئینسان لە قمەی ترسی ئینسانە، بۆی ئەفەرمێ فەئیذا بەریق البەسەر، هەر کاتێک چاوی ئینسانەکە ئەوە ئەبڵەق بوو لە ترسە. وخسف القمر، ئەو مانگە جوانەی کە بە ئاسمانەوە ئەیبینی کوژایەوە، نەما گیرا مانگ، نەبینرا ڕووناکیەکەی نەما. وجمع الشمس والقمر، خۆر و مانگ پێکەوە هەردووکیان گەیشتن بە یەک. ڕەب العالەمین لە قورئانە باسی کردووە کە مانگ و خۆر وەکو دوانەیەک ئاوهان لا ينبغي للشمس أن يدرك القمر ولا ينبغي للقمر أن يدرك الشمس. ئەمە یاسایەکە لە گەردوونە، نە خۆر ئەتوانێ بگا بە مانگ، نە مانگیش ئەتوانێ بگا بە خۆر. بەڵام لە ڕۆژی قیامەتە مەشهەدێکی وا باسەکە، ئەفەرمێ جمع الشمس والقمر، یعنی هەردووکیان گەردوون هەمووی تێکەچێ، وهای لێیە کە مانگ لەگەڵ خۆرە پێکەوە لە پەنایەکا بن. هەندێک لە عولەما فەرموون ئەمە باسی ئەو ئینقیلابە گەورەیە کە لە گەردوونە ڕوئەدا، ئیتر هەموو شتەکان تێک ئەچن، ئەگەرنا ئەم دوانە بە هیچ شێوازێ نابێ بگەنە یەکتر. وا ئێستا لە ڕۆژی قیامەتە ڕەب العالەمین باسی ئەکا وجمع الشمس والقمر. هەندێکتر لە مفەسرین فەرموویانە جمع الشمس والقمر یعنی لە تاریکیە وەکو یەکیان لێیە. ئێستا لە ڕووناکیە ئەبینین مانگ ڕووناکیەکی هەیە و خۆر ڕووناکیەکی تری بەهێزتر. وجمع الشمس والقمر، هەردووکیان ئەوەندە لێڵ و تاریکە بن و دیار نامێنن کە ئەنەما یەکشتن، هیچیان نابینی تۆ لەسەر زەویەوە، هەستی پێ ناکەیت و دەرکی پێ ناکەیت. ئەلەو حاڵەتە کە ئینسان تووشی ئەم دەهشەتە ئەبێ و ئەم ترسە گەورە و ئەم واقعە ئەبینێ، يقول الإنسان يومئذ أين المفر. ئینسان هاواری لێ هەڵەسێتەوە، هاواری ڕاکردن ئەکە، لەکوێوە ڕاکەم، چی بکەم؟ چونکە لە حاڵەتی ترسە ئینسان هەمیشە پەنا ئەبا بۆ مەلجەیەک، شوێنێک خۆی بشارێتەوە تایە. ڕەب العالەمین ئەفەرمێ کەلا، ئەو ڕۆژە تازە ڕۆژی ڕاکردن نیە لە دەستی ڕەب العالەمین. لا وەزەر، لا وەزەر بە معنای چی؟ یعنی هیچ شوێن و داڵدە و مۆڵگەیەک نییە، مەلجەیەک نییە خوانی تیا بشارنەوە، هیچ مەجالێکیان نییە. بەڵکو إلى ربك يومئذ المستقر، هەموو ئیستیقراری گەردوون، ئینسان، کەون و کائینات و وحوش هەر هەمووی بۆ یەک ئاراستە ئەڕواکە، ئیش ئاراستەی ڕەب العالەمین و هیچ مەجالێکی تری تیان نەماوە. کە ئینسانەکان بەرەو ئاراستەی خوا چوون لە ساحەی مەحشەرە،
لەوێ ينبأ الإنسان يومئذ بما قدم وما أخر. ئینسان لەو ڕۆژە پێی ئەوترێتەوە، هەواڵی ئەدرێتەوە بەوەی کە هەرچی ئەوەی لەوە پێش کردوویەتی، هەرچی ئەوەی بەتەما بوو بیکە و نەشی کرد هەمووی ئەدرێتەوە بەڕوویە. چونکە ئینسان هەندێک جار ئەو ئامالە خەیرەی کە هەیەی هێشتا نەیکردووە، رب العالمین ئەگەر عەزمی جەزم بوو بێ هەر بۆی ئەنووسێ، ئەگەر ئامالی خراپیش بوو بێ نەیکردوێ فریای نەکەوتە بێ هەر لەسەری ئەنووسرێ بێتە ماڵ بەسەریەوە. بۆیە مەسەلەی عەزیمەت لە ئینسانە بابەتێکی زۆر گەورەیە. ئینسان عەزیمەتی لەسەر هەر شتێک بوو، هەندێک ئەعمال هەیە ئینسان نەیکردووە لەسەریشی ماڵ. بۆیە ئەفەرمێ ينبأ الإنسان يومئذ بما قدم وما أخر. ئەوەی کە لەوە پێش کردوویەتی لە دنیاە، ئەوەشی کە فریانەکەوت بیکات هەر هەمووی پیشان ئەدرێتەوە. ئەلەم کاتە بل الإنسان على نفسه بصيرة. إنجا إنسان بير لحالي خوي أكاتو جوان سيري خوي أكا ببصيرتي كي ورد همو أوي أدريتو برويا همو يكردو بدل يا خيالي بوزرابي لو أدريتو برويا. ولو ألقى معاذيره، معاذيره دو معناه هي لزمان عربية، يعني أجر شي هرشي برو بوشاك بيدا بسريا بوي بشارته هر همو خوي بو خوي أبينه عيبكاني خوي أبينه. ولو ألقى معاذيره بهزاران عذر بينته وعذر كان درجة بيبدا هر خوي بو خوي أزانت شي كردو باج لخوي حاضي. إنسان صفتك هي صفة النفاق لهم إنسانك هي ممكن اشتكي كردبي خوي وهلك كأنما نيكرد بلام ناتواني لنفسي خوي بشاريته خوي بصيرة بسر خويا ناتواني خوي لخوي ونكا. بوي أمر جوا هاي كشتكاني بشان أدريته هيج مجالك عذر هنا نوني أو ندد جوان همو أوانيك كردويتي بشاني أدريته. أم ساحة لناو ساحي محشرة أم مشهداني بشان دين رب العالمين. بفكرة كي سيد قطب تشاو بنو قينا وسيركا ورأي إنسان تشاود أبلغ بوبي مانك تاريخ بوبي خورو مانك بيبكا وكوبو نوا وتوش نتواني بيان بيني يا لبنا يكابن بيكا وهالبين وبيكا وآوابن هاواري الراكردن كيتو هيج مجال ومفرك جنبه تنها رقايك هي أبيش برولاي خوا أروى لبردم خواشا هرچیش تێکە کردوتە ئەوەڵ و ئاخر هەمووی پیشان ئەدرێتەوە. خۆشت باش ئەمانە ئەزانیت و هیچ مەجالێکی عوزر هێنانەوەشت نییە. ئەگەرچی عوزریش بێنیتەوە خۆت بۆ خۆت ئەزانی کە عوزرەکان مای قبول نین. ئەم ئاەتە پیرۆزە ئەوێ پێمان بڵێ ئۆقرە و ئارامی ئینسان مستەقەڕی ئینسان بریتێ لای خوا جەلە جەلالوه. مستەقەڕی ئینسان لە شوێنێکی تر نییە، لە مادەیانە لە سەرۆت و سامانانەیە لە دنیا لە هیچ شتێکە ئیستیقرار ناکە ڕۆحی ئینسان ئیلا لای خوا نەبێ جەلە جەلالوه. ئەو کەسانەی کە لە دنیا ڕۆحیان ئیستیقراری کردو لە بەردەم حضوری خوایە لە قیامەتیشە ئیستیقرار ئەکەن لە بەردەم رب العالەمینە. ئەمە یەکێکە لە مەشهەدەکانی سوورەتی قیامەت. مەشهەدی دووهەمی باسی ئینسان ئەکا ئەی ئینسان طبيعتي آوايا كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة. طبيعتي أن آوايا حزيان بشتيك كزوب ذات الدسيان وقتي خويا نوس ثوري وفوري حزيان بالثورية كبدور روج برهما كي ببين طاقتي خباتي درش خياني أنمية. طبيعي إنسان أو هاي يحبون العاجلة تحبون العاجلة وتذرون الآخرة. خۆشەویستیتان بۆ دنیا زۆر زۆرە بۆ شتێک کە بە عەجەلە دەستان ئەکەوێ ئەوەی کە لەو دوا دەستان ئەکەوێ زۆر لەو باشترە پشتگوێ ئەخەن و گوێ نادەنێ. باسی مەشهەدێک ئەکا دوو فرقە جاهلیەت و موسڵمان، فرقەی جاهلیەت و فرقەی ئیسلامی با بڵێن، هەردووکیان ئەهێنێتە پێش چاو لە ڕۆژی قیامەتا چۆن. خەڵکە موسڵمانەکە وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة. ناظرة يكم بأخت الصادة ضادك يعني دموشاوي قشة لنظارته وهاتوا يعني دموشاوي أدروشيته وتشوك خوي أبيني دموشاوي كي دروشاوي جواني قش لناو قيامتها هي تشوك سير رب العالمين خوي أكاد
لنوري خوا جل جلاله دموچاوكي قشو جوان أبي ووجوه يومئذ باسرة دموچاوكي تر هي لروجي قيامتها باسر بمعنى چيت بمعنى غمبار بمعنى مون بمعنى قرج بمعنى دموچاوكا تكشكا وبسريكا أم دموچاوا كاتك وابم شوازة أي بينيت تظن أن يفعل بها فاقرة يقيني هي كفاقر طبعا هم الله فقرات أزاين مثلا فلان كاس فقراتي إيشكا فقيري لفقرات وهاتو يعني بشتي إنسان أشكيني هر مصيبة زور قوربي العربية بيوتي فاقرة يعني بشكين أزانيك توشي شتيك أبيك بشكين أو يقيني هي بوا أو ظن بمعنى يقين لو آية بيروزا أفرمي أو دموچاويك أو تكشكاوا يقيني هي بويك عذاب بك وها أدريك بشتي أشكين بشتي تحملناك فقراتك كاني أشكين مسألة كاني فقرات إنسان جاري مصيبتك يبسر الله بشت مشكا زماني كردي شاء العربي شاء يعني مصيبتك أو اندق وريا مشهدك للروج قيامتها كأنما بشتي أمكسا هاراو وشكين راو بلايك أو اندق ورا رويتيك ليرة شون أهل إيمان جواز لأهل بيديني لأهل جهالة وكو سيد قطبنا يان أدين أهل جهالات ليرة بدوا ملذات دنيا الرأكة تحبون العاجلة وتذرون الآخرة أهل دينداري وخواناسي كاتكانيان وقتكانيان عمريان لبناي خواناسي سرفك ليرة دا مساوي أهل دين قشو جوان ليش لبردم رب العالمين قشو جوان أو كسيكوا ليرة لناو ميداني جهالته أصورته دا مساوي كي ديزن لقيامتي شبه همان شواد دا مساوي كي ديزن ليرة هميشه أترسل لوي مصيبتي ببصريا وبشتي بشكينه بهمان تشن لقيامتيش بلام كسي إيمان دار چونك خوي تسليمي برب العالمين كردوا قد لمصيبتك ناترسي كرويتي بكالم دنيايا بويا لمشهدي دوهما اي بيمان بلي ام انساني كليرة زور حزي بعجلة وبمشتاني الدنيا واز لآخرتي اهيني لآخرتها ابن دو صنف دو بشوا چون لدنيا دو صنف دو بشن بشي زورينيان پلاماري دنيايان داو بشي كمينيان پلاماري آخرت بهمان چشن لآخرتي شا اوانيك خوشويستي آخرتيان هبو كاريان بو كردو دموچاوكانيان قشو جوانو بلكو لو نعمت قورتر تشيبه كسير رب العالمين خويان بكن وأوانشي كده مشاويان تكشكا وبسريك لآخرته أوانا كلا دنيا بلاماري زوري دنيا داوة لوي يقينيا هي بويك عذابك أدرين عذابك أوان دسخت قرز عمودي فقريان أشكيان وتأك أشكيان مشهدي سيهم لم آيات بيروزانا باسي سرمرجي إنسانك طبعا أما آياتنا أقر دي قد تندابي بيشو باشي كتيايا فنون عربي لبلاغة عربية هندي بابتها زور قرنج تو أقر بتوي قناعات بكسي بكي ممكن السرطة وردة دس بكي لقليا ممكن النتيجة أخيري بدايته دواتر لقل نتيجة أخيرة وردة بيته وخواره موضوع كان يتريبو باسك أم آيات بيروزة كأنما نتيجة أخيرية كم جار بيدين لأنه قيامتها تشيتان لي دوائيته بسر مرق بمان باسك تو هر أولنية لآخرتها شكابي وبشت شكابي كل الدنياشا لسر مرق خوتها بيش أوي ليرة روح الدرجة حزب ما نأكيت دركك بوي أفرمي كلا إذا بلغت التراقي أجر إنسان هاتو روحي جيشت تراقي بريتيا لم تشالي كوكو تشالموا إلى سروي سنجي إنسان ولا خوار مليو أجر روح جيشت أم تشالايا وتراقيا دقة فرمون بريتيا لم بربراني مل كل سروي سنجي إنسان ودس بيئكا هتاوكو خواري كالليسر هر كامي كان بيت شبقاته إيرا يا إيرا فرغناك كاتك الروح جيشت أم قرقراقيتو قيل من راق طبعا إنسان هر ممكن بشي بولاي دكتور بشي أولاي زؤر هو الأداء
بەس کە گەیشتە کۆتاکەی ئیتر دکتۆرشتیوە ناخوا خەڵکەکە خزمەکە لە دەوروبەر ئەڵێن ئەرێ کەسێک نییە ڕوقیەی شەرعی بۆ بکە قیلە من ڕاق ئەو مەبەستی لە ڕوقیەی شەرعیە چونکە هیچ مەجالاتێک نامێنێتەوە وەسائلی دنیا هەمووی ئەوەستێ هاواری ئەوە ئەکرێ قیلە من ڕاق ئایا کەسێک نییە ڕوقیەک بخوێنە دوعایە بخوێنە لەعەلە باش ببێ چونکە طبیعەتی ئینسان ئەو هەیە هەرچۆن لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئێمە ئەمرمان پێکراوە لە زۆرێک لە ئێش و ئازارەکانمان ڕوقیەی شەرعی بۆ خۆمانەکەین و خۆی گەورە شیفامان ئەدا ئینسان کە گەیشتە ئەخیر دەرەجە کە زانی مادە ناخوا پەلاماری ڕۆح ئەدا پەلاماری مەعنا ئەدا بۆیە هاوار ئەکا لەوەی کە قیلە من ڕاق کەسێک نییە ڕوقیەی شەرعی بۆ ئەم کەسەمان بکات و لەم مردنە ڕزگاریکە ئەم کەسە ئەوان لە دەوریەوەها ئەڵێن وظن أنه الفراق أميش يقيني هي أم ظن بمعنى يقين أيضا وظن أنه الفراق يقيني هي كإتر فراقة بجئه له من على كاني بجئه له مالو سرد ساماني بجئه له سياركي بجئه له خزانكي بجئه له همو أوي كهيتي شخصيتكي كسايتكي هموي بجئه له طبعا الإنسان لسر مرقى چاوەکانی بۆ زۆر کات ئەکاتەوە مشەوەشە نازانێت سیر لە کام نعمەت بکا کە بەجێ ئێڵێ ئەویان غەمێکی زۆر گەورە دایەگرێ خزمانیش هیچیان پێ ناکرێ هەموو بە دەوریەوە وەستاون ئەگەر کەسێک خوا ڕەحمی پێ بکات لەو کاتە خەڵکێکەوێ بەسەریەوە یاسین بخوێنە سوورەتی یاسین زۆر لەسەری ئاسان ئەبێ ئەفەرمێ وظن أنه الفراق والتفت الساق بالساق طبعا هندێک لە مفەسرین فەرموون قاچەکانی جووتەکە هەندێک فەرموویانە التفا چۆن التفت الأشجار و ئەوە دارەکان سەرەکەن بەیەکە عینەن بە هەمان شێوازە یعنی قاچەکانی ئەکەونە سەریەک خۆی بۆ خۆی ناتوانێت لایەن بەرێ ئەوە پێچە خۆن بەیەک ئەڵێن ئەگەر بە پێوە بێ ئینسان مردنی بۆ هات قاچەکانی یەکەم جار ئیتر پێچە خۆن بەبینی یەکترا و کۆتایی پێ بۆیە سنت وهایە ئینسان کە لای مردوو بوو لە سەرەمەریجە هەندێک شوێنی بینە بجوڵەیەکێک لەو شوێنانە قاچی ئەخاتە سەریەک قاچی دائەنێتەوە قاچی بەرزەکاتەوە قاچی نزمەکاتەوە چونکە لەو کاتە زۆر ناڕەحەت ئەبێ بەوەی ناتوانێت هیچ حەڕەکەیە بە قاچی بکە والتفت الساق بالساق قاچەکانی ئەچن بە یەک هەندێک لە مفەسرین فەرموویان ئەمە باسی قاچ نییە یعنی غەمەکانی ئاخرەتی و غەمەکانی دنیای هەموو ئەچن بەیەکە غەمی ئەمەی کە بەجێ ئەهێڵێ و غەمی ئەوەی کە بەرەو پیری ئەڕوا هەمووی ئەچن بەناو یەکە کە ئەنەما قاچەکانی چوون بەناو یەک ئەی بۆ کوێ ئەڕوا نەتیجەی کوێ لێرە وازانیمان لە ئاخرەتە مەساق بۆ لای خوایە جەل جەلالوه مستەقەڕ لە لای ئەوە إلى ربك يومئذ المساق بەخوا لێرەش ڕاپێچان تەنها بەرەو لای ئەوە هیچ مەجالێکی تیانی ئەبێ ئیلله بەرەو ئەو ئاڕاستەیە بڕوا بەرەو لای خوا جەل جەلالوه ڕۆح کێشرێ و کۆتایی پێ ئەم کەسە لە دنیاە فەلا صەدەق ولا صەلە نە سەدەقە و خێر و خێراتی کردووە نە نوێژی کردووە بەڵکو ولكن كذب وتولى چووە دینی بە درۆ خسۆتەوە پشتی کردوێتە دین گوێی نەداوە ثم ذهب إلى أهله يتمطى چووە بۆ لای ماڵ و مناڵی خۆی بە کەش و فشێکەوە هاتووە و ڕۆشتۆ و سەیرانی کردووە گەشتی کردووە چی کردووە جارێ نەبووە نوێشکە جارێ نەبووە سەدەقە بکە طبعا ئەم دووشتە لە ئینسانە زۆر گەورەی بۆ ڕزگار بوون لە سەرەمەرگە لە ساحەی مەحشەرە لە ڕۆژی محاسبە لێ پێچینەوە نوێژ زۆر گرنگە سەدەقە زۆر گرنگە ئەم دوان بۆیە زۆرێک لە ئاەتە پیرۆزەکان کە باسی محنەتی قیامەتەکە سەدەقە و سەڵات پێکەوە باسەکە و لە قورئانی پیرۆز زۆرینەی کاتێ باسی نوێژەکرێ باسی زەکات باسی سەدەقە باسی ئینفاق لە پەنایە ئەکرێ ڕۆژی قیامەتە ئەم دووشتە زۆر بە فریای ئینسانەوەی پرسیاری ناوگۆڕیش پرسیارێکی زۆر قورسیان مەسەلەی ماڵە لە چیا بەدەستی هێناو لە چیا سەرفە کردووە چۆن سەدەقەت پێ کردووە چۆن خێر و خێراتت پێ کردووە سەدەقەکان ئەبنە سێبەر لە ڕۆژی قیامەتە بەسەر ئینسانەکانەوە ئەبنە مای ئارامی لە کاتی مردنە ئەم کەسەی کە ئەم ناڕەحەتیانە ئەبینێ و هەموو خزم بە دەوریەوە و ئیتر خۆی هیچ مەجالێکی گەڕانەوەی نامێنێ
دووشت فریایەکە نوێژەکانی فریایەکە لەگەڵ سەدەقە و خێر و خێراتەکەی کە کردوێتی. بۆیە ئەو نوێژانە کە ئێمە لە خزمەت مزگەوتێکی جوانە جێبەجێیان ئەەکەین، تەراویحەکانمان، نوێژە فەرزەکانمان، سوننەتەکانمان، هەژارێک ئەبینین سۆزمان بۆی ئەجوڵێ سەدەقەیەک ئەەکەین، بەدەم هەژارێکەوە ئەڕۆین، یان هەر پرۆژەیەکی خەیری دەعەوی ئەچین سەدەقە و خێر و خێراتی خۆمانی تێ ئەەکەین، ئەمانە فریامانەکەون لە ڕۆژی قیامەت. دیقەتی ئەم مەشهەدانە بدە. مەشهەدی سێهەم ئەلەو لەحظەیە کە تۆ ئێرە بەجێ هێڵی. مەشهەدی دووەم باسی تۆ ئەکا لێرە چۆن لێرە دوو بڕ و دوو فێرقە هەن لە قیامەتیش ئەوها، فێرقەی جاهیلی هەن و فێرقەی ئیسلامیشن بە هەمان شێواز لێرەش. و هەروەها باسی ئەوەت بوو ئەکا لە ساتەکانی کۆتایی ژیانە چۆن لە سەرەمەرگا زۆر ئەترسیت و هیچ مەجالاتێک نامێنێتەوە لای خوا نەبێ، بەخوا کە ئاخرەتیش دەستی پێ کرد و خۆر لەلایەک و مانگ لەلایەک و گردون تێک چوو بەسەر یەکە، وەکو لە وتاری پێشوە وتمان کێوەکان تێک چوون، ئاژەڵەکان کۆبوونەوە، هەر هەموو ئینسان لە هەموو حاڵەتەکانە تووشی دەهشەت و ترسێکی زۆر زەحمەت ئەبێ. بۆیە عولەما فەرموویانە ئەو شتێک کە ئینسان پیرەکە ترسە، کۆتا بە ئینسان ئەکا ترسەکە ئەوەندە بە شیدەتە یەومە یەجعل الولدانە شیبە، مناڵێک زۆر تازە لەدایک بوو گەنجێک پیر ئەکە. دەی ئێمە لە بەرامبەر ئەم ترسە گەوراین، ئەم ئاەتە پیرۆزانە بوون جیلی یەکەمی ئەسحابیان پەروەردە کرد. هەمیشە ئەسحاب ئەمانەیان لە پێشچاو بوو، لەحظەی مردنی خۆیان لە پێشچاو بوو، تێکچوونی گردون و وێرانبوونی گردونیان لە پێشچاو بوو، وەستان لە حوزوری خوای و دەموچاوی گەشی خۆیان لە یاد بوو. وەرە دائیمە ئەمەد لە پێشچاو بێ، یا کەسێکی لەو کەسانەی دەموچاوێکی گەش و جوان و ئەم چاوانەی سەری تۆ خوا جەلە جەلالوه ئەبینێ، یا دەموچاوێکی تێکشکا و پشکا و لە ڕۆژی قیامەتە لەو غەمەیکەوە ئینسان تووشی ئەبێ، لەو ناڕەحەتی و شەرمەزاریە کە تووشی ئەبێ لە بەردەم ڕەب العالەمینە. خوای گیان ئێمە لە یەکێک لە ماڵەکانی تۆیە بە زمانی بەڕۆژەوە کۆبووینەوە، یا ئیلاهی هانای فەقیری خۆمان، هانای زەلیلی خۆمان لە ناو گوناهەکانە بۆ لای تۆ بەرزەکەینەوە، بەخوا هیچ شتێک شک نابێن بۆ تۆی بەرزکەینەوە، ڕەحمەتی خۆت نەبێ، هانامان هێناوەتە بەر ڕەحمەتت لەسەر جەم گوناهەکانمان ببورە، بمان گێڕە لەو عەبدانەی لە سەرەمەرگا زۆر ئارامن، یا ئیلاهی ڕەحمەتی خۆت لە سەرەمەرگا بەسەرمانە ببارێنە، یا ئیلاهی ڕەحمەتی خۆت لە سەرەمەرگمانە بەسەرمانە ببارێنە، یا ئیلاهی ئەو کاتەی بێکەس بێحاڵ بێماڵ بێجێگە بێ هیچ شتێک لەم دنیای دەرئەچین، پەروەردگارە بەخوا تەنها ڕەحمەتی تۆ شکەبین، بە ڕەحمەتی خۆت لەگەڵمانە مامەڵەکە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای گیان ئەگەرچی گوناهمان زۆر بێ، ئەگەرچی خەجاڵەت بار بین لە بەردەم دیوانی تۆیە، بەڵام بەخوا پەروەردگارە دڵمان پڕ لە خۆشەویستی تۆ، هانا بە خۆشەویستی تۆ ئەهێنین، یا ئیلاهی خۆشەویستی تۆ لە دڵمانە بەرزەکەینەوە، ئەم دوعانەمان لێ قبوڵکە، ئەم ذیکر و ئەوراد و دەرس و تاعاتانەمان لێ قبوڵکە، بمان گێڕە لەو عەبدانەی ڕەحمەتی خۆت بەسەریانە ئەبارێنی، بمان گێڕە لەو عەبدانەی ڕەزامەندی خۆت بەسەریانە ئەبارێنی، بمان گێڕە لەو عەبدانەی لە ساحەی مەحشەرە بە تایبەت ناویان ئەهێنرێ و تۆ لێیان ڕازی ئەبی یا ئەکرەمە الئەکرەمین. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە ستریان ئەکەی، عیبەکانیان ئەشاریتەوە، حورمەتیان زیادەکەی لە دنیا و ئاخرەتە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای گیان گوناهێ بە ئاشکرا کردومانە داوای عەفوت لێ ئەکەین، گوناهێ بە پەنهان کردومانە داوای عەفوت لێ ئەکەین، گوناهێ نەمانزانیوە کردومانە داوای عەفوت لێ ئەکەین، یا ئیلاهی گوناهێ زانیمان و بێئەدەب بووین و کردمان، یا ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین، یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببوورە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، لە گوناهی خۆشەویستەکانمان ببوورە، خۆیە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی دراوسەکانمان ببوورە یا ئەکرەمە الئەکرەمین، لە گوناهی ئەهلی مزگەوتمان، ئەهلی شارمان، ئەهلی وڵات و نیشتیمانمان، لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببوورە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت،
خۆمان خێزان مناڵ یا ئیلاهی هەمووی سپاردەی تۆ ئەکەین سپاردە لای تۆ زایە نابێ وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد وا ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی وا سیحەت و لەشتاغی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت تۆ خۆت بمان پارێزە یا رب العالمین یا ئیلاهی ئێمە زۆرێکمان نەخۆشی مادی و معنەوین هانای نەخۆشەکانمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ خۆت شیفامان بۆ بنێرە شیفا بۆ ڕۆحمان بنێرە شیفا بۆ دڵمان بنێرە شیفا بۆ عەزا و لاشەمان بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین زۆرمان گەوزاوی گوناهین و جیهاد و مجاهدە ئەکەین و ڕزگارمان نابێت لە گوناهەکان و هانامان بۆ لای تۆ هێنا تۆ ڕزگارمان کە لە گوناهەکان خۆمان ئەدەینە دەستی تۆ نێوچەوانی خۆمان ئەسپێرین بە تۆ یا ئیلاهی نێوچەوانمان بگرە بۆ خەیر ئیمان و ئەخلاقی بەرز و ڕەوشتی بەرز و دینداری و تاعەت لە دڵمانە شیرین کە یا ئیلاهی خراپەکاریەکان لە دڵمانە ناشیرین کە کوفر و فسوق لە دڵمانە ناشیرین کە یا ئیلاهی داوات لێ ئەکەن بمانگێڕە لەو عەبدانەی کە نەسڕەتی دینەکەی خۆتیان پێ ئەبەخشی بمانگێڕە لەو عەبدانەی کە ئەبنە پرد بۆ سەرکەوتنی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گرفتەکانمان بۆ چارەسەر کە ماڵەکانمان ئارام کە دڵمان ئارام کە ئەولادەکانمان صالح کە ئەولادەکانمان ئارام کە لەسەرخۆ کە پەیوەندی و پتە و لە نێو ماڵەکانمانە دروست کە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە گەورەی و بە کەڕەمی خۆت یا ئیلاهی پارێزراومان کە لە فتنەکانی ئەم زەمانە بمان پارێزە یا رب العالمین خوای گیان زەلیلی سەر جێگەمان مەکە محتاجی دەستی نامەردمان مەکە زەلیلی دەستی زاڵمانمان مەکە یا ئیلاهی خۆمان خێزان و ماڵ و مناڵ و خۆشەویستانمان زەلیلی دەستی زاڵمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین علممان زیاد کە ئیرشادمان زیاد کە یا ئیلاهی هیدایەتمان زیاد کە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین چۆن ئاوا ماڵێکی تۆمان ئاوادان کردەوە لەم ڕۆژە ئاوا دڵمان ئاوادان کردەوە لە ساحەی مەحشەر و لە ڕۆژی قیامەت و لە بەهەشتا بە خزمەتی پێغەمبەرمان صلی الله عليه و آله وسلم بگەێنە یا ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی کە سەریان بەرزە کە بە حوزوری خۆشەویستمان محەممەد صلی الله عليه و آله وسلم شادە بن یا ئیلاهی ئەم دوعایەمان گیراکە خوای ئەم دوعایەمان گیراکە خوای ئەم دوعایەمان گیراکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من شيء أجبوري وخوالي من قبولك